چۆن سەماڵە سێ دەست پێ
توی داوری بو پیش که داوری آفرین که والله همشه رو روزانی که شکلی نخورده زمان بخواهی
داخل إضافي بدا داخل إضافي بدا
ديري تسمع خولی ديري رادوست بەنای خۆی گەورە میهرەبان دیارە بە تاکید نیگەران بووین لەبەرەوەی ئەمە لە سەرەتای دەستپێکردنی خولی کوردستان ئەمە دووەم شکستمان بوو لە خولەکە بیرمان لەوە کردبووە کە ئەمان زانی ڕۆبەڕووی تیپێکی بەهێزە بینەوە لەبەرەوەی سەری و ڕیزبەندی خولی کوردستانی گرتووە ئەگەر بڵێن زۆر کەسی شتێبینی لەسەر مستەوای یان هەر یانەیە کە بێ بەڵام کاتێک یانەیە گەچێتە سەری و ڕیزبەندی بیر و بۆچوونی ئێمە وایە کە کاریگەری لەسەر ئاستی دەرونی یاریزانەکانی ئێمە بێ ئێمە دوو ڕۆژ ئەبێ زۆر لەگەڵ یاریزانەکان گفتوگۆی ئەومان کرد کە ئێمە هەر چۆنێک بە لەو یاریگایە تووشی شکست نەبین هەوڵی جددیتر بدەین بەڵام ئەتوانم بڵێم لە 2 بۆ 3 یاری ڕابردووش یانەی چەمچەماڵ ئاستی یاریزانەکانمان کەمێک بەرز و نزمی پێوە دیارەوە پێکان و هەندێک یاریزانەکان گرفتمان تێدا دروست بووە لە ناو یانەکەمان بەو پێیکە لە ڕووی دەرونیە نەک گرفتێکی زۆر گەورە بێ ئەم یاریە بە قورسی ئەمانزانی و ئەمانزانی ڕوبەڕووی ئەوە بینەوە هەچەندە مەسئولیەتی هەموو شکستەکە لە ئەستۆی منە ئەوە بێگومان بەڵام ئەوەیە کە لەوەیە کەمێک
دڵخۆشین کە ئازانین هەڵەکانمان لەکوێ و گرفتی هەڵەکانی تیپەکەمان لەکوێیە ئەگەر ئێمە لە چەند یاری ڕابردوو کە ئەم گرفتانەی کە باسم کرد ڕوبەڕوویانەکەمان نەباوە بەڕاستی ئەم ئەتوانم بڵێم لێرە لە یاریگای هەندرێن ئەمانتوانی ئاسێکی باش و ئەنجامێکی باش بەدەست بێنین بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەتوانم بڵێم شایانی ئەوە بووین کە سێ خاڵی یاریەکە لە دەست بدەین بە تایبەتی لە جێمی دوم کەمێک زەختمان کرد بەڵام ئەوەی کە چاوەڕوانمان کرد لە یاریزانەکان ئەوە نەبوو کە ئەوەی کە ئێمە بۆی هاتبووین زۆر جاریش یاری بردنەوە دۆڕاندنی تا ئینشاڵڵا بۆ یاری داهاتوو لە یاریگای خۆمانە بتوانین سێ خاڵی یاریەکەم سەگەر کرد. سپاس بۆخوای گەورە هەندێک جار کە یاریەکان دەکە یان تعادلیان خسارەت دەبی ئەوە خێری فەریقی تێدا ئێمەش دوو یاری کە تعادل بووین یاری خسارەت بووین ئەو بۆ ئێمە باش بۆی کە بگەڕینەوە سەر ڕێچکەی خۆمان ئەلحەمدولیلا ڕێزبەندی پێشەوە خۆمان مسۆگەر کرد ئەوە باشە دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم کە هەموومان بەیەکەوە عەدماندا بوو ئەو یاری سێ خاڵ بەدەست بێنین یاریەکان تریش ئینشاڵڵا هەر سێ خاڵ یاریەکان بەدەستێنین.